دووەم ڕۆژی گربوونەوەکەیانە لە بەردەم بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی شاری کەرکووک. ئەمانە کارگوزار و پاسەوانی قوتابخانەکانی ناوشار و دەرەوەی شارن. بەشێکی زۆریان زیاتر لە 10 ساڵە لە پاسەوانی قوتابخانەکانن، بەڵام بەبێ موچە. ڕامی یەکێکە لە بەشداربوانی گربوونەوەکە. 9 ساڵە فەرمانی ئیداری هەیە، بەڵێنی دامەزراندنی پێدەدرێت، بەڵام بێئەنجام بووە. 9 ساڵەوە بێڕاتبین ناو دێ خەڵک ناوی دەرەچێ ناوی ئێمە دەرناچ حرەسین لە مەکتەب بێڕاتب وا 9 ساڵ عەقدەکەمان هەیە ئەمری داریمان شێ و یەکەم ساڵ وتیان حرەسمانەوێ هاتین وتیان یەقینەکیاندا کتابێک وتیان هذا حرسن ئەی تەعینات وتیان بابا منیجی من تەعینات ئەنتو ئەولەویە خۆ لە شارع خەڵ نایە تەعین ئێوە ئێستا حرس بن ساڵێتر خوا کەریمە هەموو ساڵێ دێن کاکە ئەلێ ساڵێتر ئینشەڵا خوا کەریمە هەموو ساڵتر خاکە خوا ساڵێتر ئەمە هەروار ڕۆی 11 ساڵە من لەوێ حرسم. لە ڕۆژی دووەمی گربوونەوەکەیان پاسەوان و کارگوزاری قوتابخانەکان ماوەی 3 کاتژمێر ڕێگەیان نەدا فەرمانبەران بچنە ناو بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی کەرکووک. جێگری بەڕێوەبەری پەروەردە دەڵێت ئەوان ڕێکارەکانیان بۆ دامەزراندنیان گرتووەتە بەر. چاوەڕوانی وەزارەتی پەروەردە و وەزارەتی دارایی حکوومەتی عێراقن بۆ جێگیرکردنیان. ئێمە هەر ساڵی پار نووسراوێکی فەرمیمان بۆ هات لە وەزارەتی پەروەردەی حکوومەتی عێراقیەوە داوای ژمارەکانیان کرد، داوای ناوەکان و داتاکانیان کرد. ئێمەش بە دەوری خۆمان هەستاین نووسراوێکی فەرمیمان ئاراستەی وەزارەتی پەروەردە کرد و هەروەها سیدیەکشمان ئامادە کرد کە لە ناو سیدەکەیە هەموو داتاکانمان تیای نووسیوە بە ناو نیشان و ناو قوتابخانەکان هەموویمان ڕەوانەی وەزارەتی پەروەردە کردووە و چاوەڕێی ئەومانە کە ئیجرائێک بکرێت لە وەزارەتی پەروەردە بۆی ئێمەش بتوانین وەکو خۆمان جوابیان بدەینەوە. ئەو پاسەوان و کارگوزارانی لە قوتابخانەکان چاوەڕوانی دامەزراندنن، ژمارەیان 1000 کەسە. سەرجەمیان ئەرکی پاراستنی قوتابخانە و پێداویستیەکانی ناویان لە ئەستۆیە. ئێستا چاوەڕوانی ئەوەن بە شێوەی هەمیشەیی دام بەزرێنرێن. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، کەرکووک.